ومێدێک بۆ موچەی مانگی 12 گەڕاوەتەوە و دارای عێراق زانیاری لەسەر بڵاو کردەوە. وەزارەتی دارای عێراق لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە لە دۆسیە موچەخۆرانی هەرێم بە تەواوی پیشەیانە مامەڵەیان کردو و سەبارەت بە دواکەوتنی موچەش دووپاتی دەکەینەوە کە وەزارەتی دارایی هیچ پەیوەندیەکی بەو بابەتەوە نییە چونکە دەمانویست بڕیارەکەی دادگای فیدراڵی ساڵێک لەمەوە بەر جێبەجێ بکەیت. وەزارەتی دارای عێراق لە ڕاگەیەنراوەکەیدا دەژڵێت تا ئێستا هەرێم هیچ داسایەکی نەداوەتە وەزارەت سەبارەت بە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم لەسەر جەمبانکەکان. هەروەها ئاماژەی بەوەش کردووە هۆکاری دواکەوتنی موچەی هەرێم ئەوەیە کە ناوی ئەو فەرمانبەرانی ڕەوانی خانەنشینی کراون تا ئێستا گیان نەکراونەتەوە لە لیستی موچە. وەزارەتی دارایی فیدراڵی تیمێکی فەرمانبەرانی وەزارەت لە ژمێریاری و بودجەی ڕەوانەی هەرێم کرد. زیاتر لە 10 ڕۆژ لەمەوبەر بۆ کارکردن لەگەڵ هەرێم سەرقاڵی وردبینیکردنی لیستەکان و جیاکردنەوەی ناوی ئەو کەسانە بوون کە ڕەوانەی خانەنشینی کراون. وەزارەتەکە دەشڵێت زیاتر لە 29,000 فەرمانبەر کە ڕەوانەی خانەنشینی دەکرێن بەپێی ئەوەی دوێنەرانی هەرێم لە دوایین کۆبوونەوەدا ڕوونیان کردەوە بۆ بەغدا. وەزارەتی دارایی فیدراڵی زیاتر لە جارێک ڕوونی کردوتەوە کە هۆکاری ئەم دواکەوتنە موچە نیە، بەڵکو هەرێم خۆی هۆکارەکەی و وردەکاریەکان لای هەرێم ماوەتەوە. لەسەر موچەی مانگی 12 فەرمانبەرانی بەشی ژمێریاری لە وەزارەتی دارایی فیدراڵی لەگەڵ نوێنەرانی وەزارەت کار دەکەن لە هەرێم بۆ ڕاستکردنەوەی چونکە مەرجی دارایی هەر مانگێک پێویستی بەوەیە بەشی ژمێریاری راپۆرتی خەرجی و داهاتی مانگانەی مانگی پێشوو ئامادە بکرێت. ئەمەش ئاماژەی ئەوەی تایە کە موچەی مانگی 12 ومێدێکی بۆ گەڕاوەتەوە و پێدەچێت کە نەفەوتێت.